قسەی قۆ بزانە کاکە کوو بە گۆڕی وەرکرد دەزانێت چی ئەمە برایەکی ناوە کاکە ئەوە ناوەڵە باوکم ماڵێ مەرجێکم هەیە بۆ ئەوەی بڕۆیتەوە بۆ ماڵی مرد ئێدە بە گوێیکەوە با بڕۆیتەوە لە کۆڵی مەژبیتەوە بە قوربان خێزانت دەگرێت کورە عەمرت دەمینێ کورە خێزانی چی باوکە ئەدی بەشنەکە بەگریەوە هەر سوڕاوە هەڵگەڕاوە هەر گیراوە نیوەی وشکە و نیوەی ئاوە بخواوە مەدەڵە بەشەرەفت ڕێدام کورە حەدت چییە جاوی بەرەوە ڕەوف دەگەم لێ نەدەی ڕەوف کورە ئەکرم دەگەل لێ نادەم نا ئەکرم تۆ پێویستە بە ژیراوەیە دەردی تۆ لای منە لای عومەرە عومەر تێکڵە شوتی بەس بۆ مەڕوو ماڵاتە قسەیان کە تەداخلی ئیشی سەحی من مەکەن بناژن ڕجاتان یەکەم وەرە پێم وتی بە گوێ عومەر مەکە دۆلار 50 دۆلار وەرە دەرێ 50 ڕوبحات لەوێ دەزانین چی لەوە کابرا دەیگۆ ئێستاژ ناو ئەوەکان ڕێخەڵۆکانت بۆن کەوەری بێدێ دیگە هەموو کەوەرە چیە خواردیت کەوەرە سوتاو نە کەوەرم خواردە بوو گەرمە سات دووشەممە کاتژمێر 9 شەو